ئێمە خەڵکی عارەفەین تقریبا هەریکێکمان 40 ساڵ خدمەمانەیە لە شەریکە لە 91ەوە پارەمان لێ بڕێن لە 110 ئەی بڕێن لێمان دوای دیعایەدە چوو تەملیکیەکەن هەر جارێک و قسەیەکەن ئیساکە ئیدارەی شەریکە على ئەساس ئەمری داوە چۆڵیکەن ئێمە کوڕمان هەیە خەریج کولیەیە ئیشی نییە کاری نییە ئێمەش متەقاعدین متەقاعد چی بەدەسە باوکم 39 ساڵ خدمەتی شەریکەی نەفتی کرد لە ساڵی 85 کتابی هات عرزتەوەیە خانەتەوێ باوکم هەروتی خانەکەمەوێ ئێستش لە حکومەت یەک عرزمان نەسەندووە باوکم 39 ساڵ خدمەتی کرد لە 2017 تەقاعد دەرچووە لە شەریکە سێ موظف کەفیلمان هاورد وتیان بۆ خانەکە ئێستا ئەو سێ موظفە لێن ڕاتبەکەیان ئەبرن ئللا دەرەچێن ئەو زولمە بەسە حتا کێی باوکم ئەوەندە خدمەتی کرد بۆ شەریکە ئەوە ئیجازەیە بۆی ئەوەی مزاهرە سلمی دەرچوومان حەقی خومانەوێن ملکی 2022 کتابی هات بۆ شەریکە تاپۆیەکان خانەکان گشتی بۆ مۆزەفەکان قەراری هەیە بۆ تەقاعدەکەیش ملکێکن بەس ئەوانە پێویستی ئەوەیە ئەو متەقاعدە دەریکە مۆزەفی تازە بێنن ملکێکەن بەناوی